لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 8. ژمارەی فریشتەکان و جنۆکەکان چەندەیە؟ تەنها خوای گەورە ژمارەی فریشتەکان و جنۆکەکان دەزانێت. ئەو خوایی کە لە دڵۆپێک ئەودا ملیۆنان زیندەوەری بەدی هێناوە و لە میلیمەتر چوارگۆشەیەکدا 4 تا 5 ملیۆن خڕۆکەی سوور دەژێنێت و لە چەند دڵۆپێک ئاوی مەنیدا ملیۆنان تۆ و جێ دەکاتەوە کە هەر یەکەیان لە توانایاندایە ببن بە مرۆڤێک و لە ناو دەریاکان و لە ژێر خاکدا ئەو هەموو زیندەوەرە بێسنوورە بەخێو دەکات. بەڵێ، ئەم خوایە ئەگەر بیەوێت هێندەی ژمارەی دڵۆپەکانی باران فریشتە بەدی دەهێنێت، چونکە ئەو دەستی قودرەتە پەیوەندیکردنی بەکەم و زۆرەوە یەکسانە. 9. وەرگرتنی شکل و ماهیەت و دەرکەوتنی فریشتەکان و جنۆکەکان. وەکو پێشتریش ئاماژەی بۆ کرا، ڕووداوەکانی وەک بە هەڵمبوونی ئاو، گۆڕانی ماددەڕەقەکان بۆ مادەی شلی و گازی و پارچە پارچەبوونی گەردیلە و گۆڕانی بۆ شەپۆڵەکانی وزە و کوانتەکان و دیارنەمان و لە ناوچوونی ئەستێرەکان لە ناو کونەڕەشەکانی بۆشایی ئاسماندا، ئەم ڕووداوانە و هاوشێوەکانیان دەری دەخەن کە لەم ژیان و گەردوونەوە بەرەو جیهانی نەبینرا و چالاکیەک و تەوژمێک و هەڵمەتێک دەست بەکارە. دەکرێت تێبینی پێچەوانەکەشی بکەین. ئەوە تا لە نەبینراوەوە بەرەو بینرا و لە نەزانراوەوە بەرەو زانرا و مادە هاتنی کاروانی شتانی بەدی هاتوو بۆ ئەم جیهانە دەبینین. گازەکان دەبن بە شلە و ئینجا دەگۆڕێن بە کریستاڵ و تەنی ڕق. لە بەرامبەردا گەردیلە بە هەڵمبووەکانی ئاو وەک ئەوەی بڵێن وا مەزانن لە ناوچوین، ڕاستە نابینرین بەڵام ون نەبووین. لە شێوەی دڵۆپەدا چڕ دەبنەوە و دەبارێن بە سەرماندا. باخچەی لۆکەی ئاسمانەکان لەسەر ئاوێنەی زەوی وەک پێخەفی بەفری سپی ڕنگ دەدەنەوە. تەنانەت جاری وایە ئاوی شلی ناو تۆپێکی ئاسن کاتێک سەرمایەکی زۆری دەبێت حەز بە بینران دەکات و ئاسنەکە شەق و پەق دەکات. چەندین شتی نەخشە بۆ کێشراو هەیە لە خەیاڵدان و مێشکماندا کە دێنە دەرەوە بۆ جیهانی بینرا و بوونی مادی بەدەست دەهێنن. هەروەک ئەمە وایە فریشتە و جنۆکە و ڕۆحانیەکانیش کە لە بنەڕەتدا بە پێکاتەی خۆیانەوە لەم جیهانەدا نابینرێن دەتوانن ئامرازەکانی تایبەت بەم جیهانە بەکار بهێن و بەرگ و پۆشاک لەبەر بکەن. بەم حاڵەتەی فریشتە و جنۆکەکان دەڵێن دەرکەوتن. قورئانی پیرۆز لەبارەیەوە دەفەرموێت: فاتخذت من دونهم حجابا فأرسلنا إليها روحنا فتمثل لها بشرا سويا. ئەو فریشتەیەی کە وەحی بۆ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەهێنا جاریوە هەبوو لەسەر شێوەی تایبەتی خۆی و گاه وەکو جەنگاوەرێک و گاه لەسەر شێوەی جیاوازی تر دەردەکەوت. کاتی هێرشکردنە سەربەنی قوڕەیزە حەزرەتی جبریل لەسەر شێوەی جەنگاوەرێکدا کە تۆزی غوباری هەڵدەستان دەرکەوت و فەرمووی: ئەی پێغەمبەری خوا، ئێوە زرێکانتان لا بردووە، بەڵام ئێمەی پێڕی فریشتەکان دامان نەکەندووە. دیسان هەمان فریشتە جاری وا هەبوو لەسەر شێوەی حەزرەتی دەحیە دەردەکەوت کە یەکێک بوو لە سەحابیەکانی پێغەمبەر. جاری وای شەبوو بە مەبەستی فێرکردنی ئاین وەکو میوانێک کە هیچ نیشانەیەکی ڕێو ڕێبواری پێوە دیار نەبوو دەردەکەوت و پرسیاری وەک ئیمان و ئیسلام و ئیحسان چیەی دەکرد و لە بەرامبەردا بەڕاستە تەزدیقی وەڵامەکانی دەکرد. جنۆکەکان و شەیتانەکانیش بە وێنەی فریشتەکان دەکرێت دەربکەون. بەڕای حوسێن جیسر لە سایی ئەو شێوەی بەدی هاتنەی کە خوای گەورە پێی بەخشیون دەتوانن ئەوەندەی کە پێویستیانە لە هەوا و ئەثیر و مادەکانی هاوشێوەیان وەربگرن و خەست و چڕی بکەنەوە و دای ڕێژنە ئەو شکڵ و قاڵبەی کە خۆیان دەیانەوێت و پاشان وەکو بەرگ و پۆشاکێک لەبەری بکەن و پێیەوە لای مرۆڤەکان دەربکەون. ئیمامی شیبلی با پشتبەستن بە گوتەکەی ئەبوویەڵڵا دەفەرموێت کە جنۆکە و شەیتانەکان بەویستی خۆیان ناتوانن شکڵ و شێوە بگۆڕن و توانای ئەمەیان نییە و بەڵام کاتێک یەکێک لەو وشە و ناوانە کە ڕۆڵی پەڕلە دەبینن دەڵێن کە خوای گەورە فێری کردوین. خوای گەورە لە شکلێکەوە بۆ شکلێک و لە حاڵەتێکەوە بۆ حاڵەتێکی دی دەیانگوازێتەوە.
ئەمەش لە پاسپۆرت و ڤیزە و وشەی نهێنی و پەڕلە دەچێت لە نێوان ئەم دوو جیهانەدا. جنۆکە و شەیتانەکان ناتوانن بەهێز و توانای خۆیان ئەم گۆڕانە بەرهەم بهێنن، بۆیە ئەگەر هەوڵی بۆ بدەن پێکاتەکەیان پارچە پارچە دەبێت و ژیان لەدەست دەدەن. شەیتانیش کە یەکێکە لە جنۆکەکان دەتوانێت بچێتە سەر شێوەی مرۆڤ. ئەوە تا پێش جەنگی بەدر لەسەر شێوەی پیرەمێردێکی خەڵکی نەجد لای قوڕەیشیەکان دەردەکەوێت و ڕاو بۆ چوونی تەڵەکە بازانەی خۆی ڕادەگەیەنێت و ئامۆژگاریان دەکات. بە هەمان جۆر دەجێڕنەوە جارێکی تر سەحابیەک کە پاسەوانی غەنیمەتەکان بوو، شەیتان لە کاتی هەوڵدان بۆ زیانگەیاندن بە غەنیمەتەکان دەگرێت. دوای پاڕانەوە و لاڵانەوەیەکی زۆر بەڕەڵای دەکات. کاتێک بۆ سێهەم جار هەمان ڕوودا و دووبارە دەبێتەوە، سەحابیەکە بڕیار دەدات کە بیبات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. شەیتان دەڵێت واز لەوە بێنە، با ئەو شتت پێ بڵێم کە لە شەڕی ئێمە دەتپارێزێت. هاوڵە بە ڕێزەکە لی دەپرسێت چییە؟ لە وەڵامدا دەڵێت ئایەت الکورسی. کاتێگەم ڕووداوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەجێڕێتەوە دەفەرمێت ئەو لعنەتیە درۆزنە، بەڵام ئەم جارە ڕاستی وتووە. قورئانی پیرۆز ڕای دەگەیەنێت کە جنۆکەکان لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم گوێبیستی قورئان بوون و لە نێو خۆیاندا متاڵایان کردووە. وَإِذْ صَرَفْنَا إِلَيْكَ نَفَرًا مِنَ الْجِنِّ يَسْتَمِعُونَ الْقُرْآنَ فَلَمَّا حَضَرُوهُ قَالُوا أَنصِتُوا فَلَمَّا قُضِيَ وَلَّوْا إِلَى قَوْمِهِمْ مُنذِرِينَ. لە فەرمودە پیرۆزەکانیشدا ئەوە هاتووە کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم قورئانی بۆ خوێندوونەتەوە و دینی پێگەیاندون. لە یەکێک لەم ڕووداوانەدا حەزرەتی مەسعود لە یەکێکی دیکەشیاندا حەزرەتی زوبەیر هەتا ماوەیەک هاوڕێتی پێغەمبەریان کردووە. جنۆکەکان هەروەک لەسەر شێوەی مرۆڤ دەردەکەون، دەتوانن لەسەر شێوەی ئاژەڵانیش خۆیان نیشان بدەن، دەجێڕنەوە کە دەچنە سەر شکلی مار و دووپشک و ئێستر و گوێ درێژ و باڵندە. بۆ نمونە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دۆڵی نەحلەدا بەیعەتی لێوەرگرتن، داوای لێکردن کە لەسەر شێوەی دووپشک و سەگ یان هەر ئاژەڵێکی تر دەرنەکەون، ئیدیان لەسەر شێوەی خۆیان یاخود لەسەر شکلی ئاژەڵێکی جوانتر دەربکەون. بە ئومەتەکەشی فەرمووە ئەگەر یەکێک لە ئێوە مار و مێرووی لە ماڵەکەی دابینی، با سەرەتا 3 جار پێی بڵێت لە بەرخاتری خوا بڕۆ، چونکە لەوانەیە یەکێک بێت لە براجنۆکەکانتان. ئەگەر نەڕۆیشت کەواتە جنۆکە نییە. ئەگەر ترسی زیانتان لی هەبوو دەتوانن بیکوژن. ئەمەش لە ڕوێکەوە وەکو ڕێککەوتنی نێوان دوو ڕەگەز و دوو لایەن و دوو پێڕوا بوو، چونکە ئەوانیش لە بەرامبەر ئەم داواکاریەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیمانیاندا و وتیان ئەگەر ئومەتەکەت بسم الله لە هەموو شتێک بکەن و سەری هەموو شتێکدا بپۆشن و پارێزگاری لێ بکەن، ئێمە دەست بۆ خواردن و خواردنەوەکانیان نابین. بێگومان نازانین جنۆکەکان بە چ شێوازێک سوود لە خواردنەکانی ئێمە وەردەگرن. لەوانەیە لە هەواکەی و بۆنەکەی یان لەو بەشەی کەڵک وەربگرن کە بۆگەنی کردووە، چونکە لە فەرمودەیەکدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت بە تەپاڵە و ئێسقان خۆتان پاک مەکەنەوە، چونکە ئەوانە خۆراکی براجنۆکەکانتانن.